بڕیاری دانانی سنوورێک بۆ نرخی نەوتی رووسیا کاریگەری کێوتۆی نەکردە سەر بەرزبوونەوەی نرخی نەوت لە بازاڕەکان و بەمەش بازاڕەکانی خۆرئاوا لە بازدانێکی دیکەی نرخی نەوت ڕزگاریان بوو. دوایەوەی بڕیاری سزادانی رووسیا لە ڕێی دانانی سنوورێک بۆ نرخی نەوتەکەی چووە بواری جێبەجێکردنەوە، تا ئێستا بڕیارەکە هیچ کاریگەریەکی باڕاستەی بەرزبوونەوەی نرخ لە سەر بازاڕەکانی نەوت لە جیهاندا جێ نەهێشتووە. ئەگەرچی چاودێرانی ئابووری پێیان وایە ڕەنگە زوو بێت بۆ دەرکەوتنی کاریگەری ئەو ڕێوشوێنە نێودەوڵەتیانە لەسەر داهاتی نەوتی رووسیا، بەڵام بەپێی راپۆرتێکە ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵی ئەمریکی بڵاوی کردوێتەوە، ڕەنگە بەرزبوونەوەی نرخەکان لە بازاڕی جیهانیدا بە سەرکەوتنی پێشوەختە بۆ بەرپرسانی ئەمریکا هەژمار بکرێت کە هیواخوازن سزاکانی سەر رووسیا کاریگەریان لەسەر بەرزبوونەوەی نرخەکان نەبێت. لە ماوەی ئەم هەفتەیەشدا بازاڕی نەوتی جیهانی کاردانەوەی نەرێنی هەبوو بە دابەزینی نرخی گرێبەسە داخراوەکانی نەوتی خاوی برنت بۆ نزمترین ئاستی خۆی لە ماوەی ئەم ساڵدا. هەروەها نرخی نەوتی خاوی ڕۆژاوای تەکساس بۆ نزمترین ئاسدابەزی لە مانگی کانونی دووەمی 2021ەوە. پۆل هۆرسنێڵ بەرپرسی توێژینەوە لە کۆمپانیای ستاندارد چارتەرد بە ئاژانسی ڕۆیتەرزی ڕاگەاندووە بازاڕەکان تا ڕادەیەک بێدەنگ بوون و بەرهێنەران پێشبینیان دەکرد رووسیا وەڵامی سزاکان بداتەوە با کەمکردنەوەی دابینکردنی نەوت، کاتێکیش ئەوە ڕووی نەدا نرخەکان دابەزین. پێشتر یەکێتی ئەوروپا هاوردەی نەوتی خاوی رووسیای لە ڕێی دەریاوە قەدەغە کرد، هاوتەری بڕێگری لە ئابووری گروپی وڵاتانی 7 وڵات و ئوسترالیا کرد کە نەوتی خاوی رووسیا دەستەبەر بکەن ئەگەر نرخەکەی زیاتر لە $60 بوو بۆ هەر بەرمیلێک. لە بەرامبەردا تا ئێستا رووسیا وەڵامی خۆی بۆ سزاکانی سەر نەوتەکەی ڕانەگەیاندووە، بەڵام بەرپرسانی کرملین پێشتر ڕانگەیاندبوو کە ڕەتی دەکەنەوە پابەندی ئاستی نرخەکان بن، بەڵام ئاماژەیان بە هیچ ئاراستەیەک بۆ کەمکردنەوەی بەرهەمێنان نەکردووە. بەڵام ڤلادیمیر پۆتین سەرۆکی رووسیا ڕۆژی هەینی ڕایگەیاندبوو ڕەنگە وڵاتەکەی کە گەورەترین هەناردەکاری وزەی جیهانە وەک کاردانەوەیەک بۆ سەپاندنی ئاستێک لەسەر نرخی هەناردەی نەوتی خاو بەرهەمهێنان کەم بکاتەوە. لە ئێستادا ئەمریکا هەوڵ دەدات خۆی لە بوومەلەرزەی بازاڕی وزەی جیهانی بە دوور بگرێت بۆ ئەوەی مۆسکۆ نەتوانێت داهاتێکی زۆر لە فرۆشی نەوت بەدەست بێنێت. رووسیا کە لە دوای سعودیە دووەم گەورەترین هەناردەکاری نەوتە و گەورەترین هەناردەکاری غازی سروشتیە لە جیهاندا، لە سەرزاری ڤلادیمیر پۆتین سەرۆکەکەیەوە ئاماژەی بەوە کردووە وڵاتەکەی پابەندە بە ڕێکەوتنی بەرهەمێنان لەگەڵ وڵاتانی ئەندامی ئۆپیک پڵاس، هەر بۆیە گرتنەبەری هەنگاوی توند لەلایەن رووسیاوە لە ئێستادا تەنها ئەگەرێکە.